بکەین چونکە ئێمە خۆبەخشی بە هاوکارەکانتان بۆ بەڕێوەبردننی وەکو دەستەی باڵای ناوەند و ڕۆناگەری شارباژەر کۆبوونەوەمان کرد بڕیاری دەرکردنی گۆڤارێکماندا دوای ئەوەی لەلایەن سەردەکای ڕۆژنامەنووسانی کوردستانەوە مۆڵەتی گۆڤارەکەمان لە هەولێر وەرگرت دواتر دراتانۆک بەڕێبەری نووسینی گۆڤاری شارباژەر دەست بەکار بووین هەرچەند وەزع و بارودۆخەکە نالەباریش بوو بەڵام بەهۆی هاوکاریکردنی بەڕێبەری گشتی ڕۆژنبیری و هونەر هەروەها جەماوەری شارباژەر بە گشتی ئەو دەوڵەمەندانەی کە توانایان هەبوو توانیمان ئیدامە بەم گۆڤارە بین لە ماوەی ساڵێکە 4 ژمارەی لێ دەرکرێت. ساڵیادی دەرچوونی یەکەم ژمارەی گۆڤاری شارباژێرە کە مەراسیمێکی بووەکەین ئەو نووسەر و ڕووناکبیرانەی کە لە ماوەی ڕابردوو لە ماوەی ساڵێکە بابەتی جوانیان نووسیوە بابەتی بەنرخیان نووسیەوە بۆ گۆڤارەکەمان ئەمانەوێت ڕێزلێنانێکیان بۆ بکەین بۆ ئەوەی کە هاندەرێک بێ بۆ داهاتوویان. Hello, I'm Claudia, and is this the Kurd restaurant? I have been here every day. It is the best place in Budapest. The workers is very kind, and the food is perfect. This food, with what I get here, it's very cheap, and it's very good. The taste is everything is very okay to me. چشخانەیەشی بڵێن کوردی و هەنگاریە کەوا خواردنی کوردیشی تایە و خواردنی هەنگاریش بە تێکەڵی جاروبار خواردنی یۆنانیش ئەمەم بۆ نزیکەی 8 ساڵە ئەم ڕێستۆرانە کارەکات زۆر کەس کاتۆتە ئێرە نەیزانیوە کورد چییە وتێتی من بە دوای ئاگەڕم لە ئینتەرنێت ئەمە یەکەم جارە هاتوم و سێرەکەم ئاڵاکەش وەکو ئەڵای هەنگاری وایە. و 2005 ئیش تەکسی دەکەین ئەو سعاتەکە ڕاوەستانە لۆ ئەو 2000 نەفرات بار دەکەین بەنزینەکەش گران هەڵگوێ ئێستا بەنزینەکە بە ڕۆباش وایە بە نسبەت ئەو ئیشەی ئیشەکە نمایە بەنزینەکە بە عەفسەتی تێکرد قڕەقڕەشی دەکا بەخوای مەشنە لێت داتەوە هیچ کەرچی نییە. بەڕاستی من 8 ساڵە ئیشی تەکسی دەکەم ئیشی تەکسی زۆر زەعیفە ئێستا کە بەنزین گرانە ئیشی تەکسی جوانی ینی ڕۆژانە من لێرە ئیشی نەفەراتی عێسکەری دەکەین بەڕاستی جارێ 2 ساعت و نیو ڕادەوەستین ینی نەفەر دەبینێت دەوێت نەفەرەکە دەمینێتن تعاملی نامینی ئیشەکە بەخۆی زەعیفە دوو نەفەران هەتا دەبار دەکەی دەبێەوە عێسکەری چاوس دەبێت 2 ساعت و نیو ڕاوەستی ئیشەکە ژنیە لتری بەنزینی بە 700 دیناریە بەڕاستی ئەگەڕانەوەستی دەرنانی ئیشەکە نییە. پارەی مەلایەتی تێت و 500,000 مەلایەتی وەردەگرێت.